ئەم کاتتان باش مناڵە ئازیز و خۆشەویستەکان، هیوادارم زۆر باش بن، تەندروست باش بن. ئازیزانم، ئەم ئێوارەیەش هاتمەوە بۆلاتان بۆ ئەوەی چیرۆکێکی نوێتان پێشکەش بکەم. هیوادارم چیرۆکەکانی من جێگەی سوود بێ بۆ هەموو لایەکتان و زۆر بەدڵتان بێ. چیرۆکی ئەم جارەمان لە ژێر ناونیشانی شێر و مەیمونەکەیە. شێر پاشای دارستان بوو. ڕاهاتبوو کە هەموو ڕۆژێک لەگەڵ ڕێوی وەزیر بە ناو دارستانەکەیە پێکەوە پیاسە بکەن. ڕۆژێکیان شێر لە پیاسەکردن زۆر ماندوو بوو، بۆیە بڕیاریە لە ژێردارێکی مانگۆیە کەمێک پشوو بات. شێرەکە خەوی لێکەوت، بەڵام بەردێک بەرسەری کەوت. بۆیە ئەویش لە خەو ڕاپەڕی، بە دەنگێکی بەرز هاواری کرد ئەوە کێ بوو لە پاشای دارستانیە. ڕێوی مەیمونێکی لە نێوان دارەکانە گرت، هێنای بۆ لای شێر و وتی ئەمە ئەوەیە کە بەردەکەی گرتوۆتە تۆ. شێرەکەش نەڕانی وتی تۆ چۆن بوێری ئەوە ئەکەی بەرد بکێشی بەسەری منە؟ مەیمونەکەش وتی ئەی پاشای دارستان، بەردەکەم گرتە داری مانگۆکە. شێرەکەش وتی بۆچی؟ مەیمونەکەش دەستی کرد بە گریان و وتی لەبەر ئەوەی مناڵەکانم زۆر برسی، هیچ خواردنێکم بۆیان دەست ناکەوێ، بۆیە بیرم لەوە کردەوە بەردێک بگرمە داری مانگۆکە و بەهۆیەوە مانگۆیە بکەیتە خوارەوە و بیبم بۆ بەچکەکانم، بۆ ئەوەی کە مناڵەکانم تێرکەم و لە برسێتی ڕزگاریان کەم، بەڵام بەداخەوە بەردەکە بە هەڵە بەرسەری تۆکەوە. شێرەکە لە قسەی مەیمونەکە تێگەیشت، دڵنیا بووە کە بەردەکە بە هەڵە بەرسەری کەوتووە. شێرەکە لە مەیمونەکەی بووری و بڕێکی زۆریش مانگۆیایە بۆ ئەوەی کە بیباتەوە بۆ بەچکەکانی. ئیتر بەهۆی ئەوەوە زۆر دڵخۆش بوو، ڕۆیشتەوە بۆ ماڵەوە و هەموو مانگۆکانی برد بۆ بەچکەکانی و بەچکەکانی بەهۆی ئەوەوە لە برسێتی ڕزگاریان بوو. شێرەکەش لە ڕێویەکە تووڕە بوو تیجارێکی کە لە خۆتەوە بە هەڵە بڕیار لەسەر هیچ کەسێک مەیە، کەواتە بەمەوە بۆمان دەرکەوت کە ئێمە نابێ هەر لە خۆمانەوە کەسانی تر تاوانبار بکەین بۆ کارێکی هەڵەکە بەرامبەرمانەکرێ. ئەبێ سەرەتا دڵنیا بینەوە و لێکۆڵینەوە بکەین بزانین ئایا ئەو شتە بە هەڵە کراوە یان بە مەبەست کراوە. کەواتە شێرەکە یەکەم جار خەریک بوو ئازاری مەیمونەکە با، بەڵام کاتێ مەیمونەکە ڕوونکردنەوەی یاکە بە هەڵە بەردەکەی هەڵاوە و بەرسەری کەوتووە، دوای ئەوەی کە گوێی لە چیرۆکەکەی بوو کە مناڵەکانی برسیانە، بۆیە ئەمیش کێشەی نەبوو لەگەڵ مەیمونەکە، بەڵکو لە بری تۆڕەبوون یارمەتیشیە و هەندێک مانگۆی زۆریشیایە بۆ ئەوی بیباتەوە بۆ مناڵەکانی. کەواتە کاتێکە تووشی ڕووداوێکە بن یان کەسێک شتێکتان بەرامبەرەکە، ڕاستەوخۆ بڕیاری هەڵەی لەسەر مێن، دڵنیا بنەوە لەوەی کە ئایا بۆچی ئەم شتە کراوە، لە هۆکارەکەی بکۆڵنەوە. دوای ئەوەی کە لە هۆکارەکەیتان کۆڵی و چیرۆکەکەتان زانی، ڕەنگە ئەو کاتە ئێوە ببن بە کەسێکی زۆر باش و بتوانن یارمەتی ئەو کەسە بن کە هەڵەکەی بەرامبەر کردوون و ئەگەر کێشێکیشی هەبێ بۆی چارەسەرکەن. کەواتە چیرۆکی ئەمڕۆژمان کۆتایی هات. هەتا بەرنامەیەکی تر و چیرۆکێکی نوێ بەخواتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.